لە ڕووی کوالیتی و لە ڕووی گەیاندن و لە ڕووی دروستبوونی فیدباگۆ لە ئێستا باشتر و ڕاستی ئێستا ژماری کەناڵەکان 1600 کەناڵی تێپەڕان و لە هەرێمی کوردستانەکە مۆڵەتدارن چەند هەزارێکیش بەبێ مۆڵەتکارەکەن بەڵام ئەوەی کە وەک پەیام کە گەشت بێتە دەستی تۆی خوێنەر توی بینەر توی بیسەر توی بەکارهێنەری سوۆشال میدیا نەخێر ئەوەی ئەو کاتە زۆر زیاتر بوو یعنی ئەمە لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی و بەم شێوەیە کوالیتی دابەزیەوە بەڵام ژمارە زیایی کردو ئەمە بارودۆخی میدیا لە باشووری کوردستانە. ڕۆژنامەی کوردستان 127 ساڵ پێش ئێستا کە دامەزراوە بە بیرێکی نەتەوەیەوە دامەزراوە بە هەستێکی ناسیۆنالیستی و بیری نەتەوایەتی بە جۆرێکە لە کوردستانیشا دروست نەبووە بەڵکو لە دەروی کوردستان لە قاهرە دروست بووە یاخود نەشر بووە بڵاو بووەتەوە کەواتە بیری نەتەوایەتی بیرێکە کە ئەو قوتابخانە سەرەکیەیە کە ڕۆژنامەنووسی لەسەر دروست بووە. گەشەپێدانی میدیایی لە هەرێمی کوردستانە بەراورد بە 127 ساڵ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە ئاستی پێویستانی ڕاستە لە ڕووی چەندیتیەوە گەشەسەرنێکی بەرفراوانی دروست کردووە ژمارەی چاپکراوەکانمان ژمارەی رادیۆکانمان ژمارەی تەلەڤیزیۆنەکانمان ماڵپەڕە ئەلکترۆنیەکان تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمە لە ڕووی ژمارەوە زۆر و بەرفراوانەوە بەردەوامیش فراوانە بن زیادە بن ژمارەیان بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە ڕاستی دۆخی ڕۆژنامەگەری کوردی لە پاشەکشەیەکی زۆر خراپدایە ئەم پاشەکشەیەش پەیوەندی بە زیاد لە ڕەهەندێکەوە هەیە بەشێکی پەیوەندیدارە بەوانەی کە پێیانەوترێ خاوەندارێتی میدیایی خاوەندارێتی میدیایی بە پێچەوانی وڵاتانی دیکەوە کە ڕێکخراوە بە پێی یاسا هەموو کەس بۆی نییە ببێتە خاوەنی چەناڵی میدیایی لە کوردستان ئەوەی کە پارەی هەبێ ئەوەی کە هێزی هەبێ چەناڵی میدیایی دروزەکە و بە پێچەوانەی بنەما سەرێکیەکانی کاری ڕۆژنامەوانی کە لە پێناو بەرژەوەندی گشتیە مەفروض وایە کار بکە ئەو لە پێناو بەرژەوەندی تایبەتی خۆیان ئیشەکە بۆ ئیبرازکردنی کەسایەتیەک حزبێک ئایدۆلۆژیایەک پرسێکی دیاریکراو بە بەردەوام ڕۆژانە بینین میدیا دروست دەکرێت بەداخەوانێت لە هەموو ساڵێکدا ژمارەیەکی زۆر پێشەلکاری تۆمار کراوە کە ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەقڵەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەقڵەتێکە کە ناتوانێت مامەڵێکی تەندروست لەگەڵ مەلەفی ئازادی ڕادەبڕین و مەلەفی ئازادی ڕۆژنامەنووسیدا بکات و ئێستاش لە کاتێکە ئێمە ئەمیاداکەینەوە لە ئێستادا گلەی هەیە لە میدیا جۆرێک لە جۆرەکان گلەی لە میدیا دەکرێت بەڵام کە میدیانەی لە هەندێک بۆنەدا پرسی ئاشتی نیشتیمانی ئاشتی کۆمەڵایەتی پرسی پێکەوەژیان پرسی کاریگەری هەبووە لەسەر کاریگەری خراپی هەبووە لەسەر دەرونی داکاری کۆمەلگا هەموو ئەمانە بەشێک لە حەقیقەت و بەشێک لە واقعی تێدا بەڵام نابێت ئەمانە بکرێت باسا بەداخەوە لە ئێستادا ئەقڵێتێک هەیە کە تەنها بۆ ناوەستێ پێشکاری ڕاستە و خۆب پێشکاری فیزیکی بەرهەمەر بە ڕۆژنامەنووسان بکات بەڵکو دەیەوێت لە ڕێگەی پرۆژەی یاسا لە پەرلەمانی کوردستان دەیانەوێت لە ڕێگەی ڕێنمایی و بڕیاری وەزارەتەکانەوانەیە بربەستەکان لە بەردەم ئازادی ڕادەبڕین و ئازادی ڕۆژنامەنووسی تازیا بکەن تازەترینیان بڕیاری یاخود ئەو داوایی کە داواکاری گشتی سلێمانی پێشکەش بە بەڕێبەرایەتی چاپ و بڵاوکردنەوەی وەزارەتی ڕۆشنبیری کردبووی کە داوای لێکرد کە ڕووماڵی کوشتن لە میدیاکان قەدەغ بکات کە ئێمە پێمان وایە ئەمە بەش جۆرێک لە جۆرەکان دەبێتە سانسۆر لەسەر ئازادی کاری میدیا و ئێمە لە کاتێکا میاداکەینەوە بەداخەوانەیە ڕزیندانەکانی هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسی تێدایە کە ساڵانێکی زۆر بوو کوردستانی دیعای ئەوەی دەکرد کە هەرێمی کوردستان ناوچەیەکی جیاوازترە لە مەنتقەکە بەوەی کە هامشێک لە ئازادی هەیە ئامشێک لە پێکەوەژیان و فرەڕەنگی و ئازادی ڕادەربڕین هەیە و ئازادی میدیا هەیە بەڵام بەداخەوانێت لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کێرپی ئازادیەکان بە شێوەیەکی بەرچاو پاشەکشەی کردو و بەرز بۆتەوە پێشی کێرپی پێشەکاریەکان و بربەستەکانی بەردەم ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسی ئێمە جێی پرسیارێکی زۆر قورسە ئەمە کە بۆچی لە کاتی پێشکەوتنی تەکنۆلۆژیا بۆچی لە کاتی زۆری پارەیە مامۆستایەکی زانکۆ توێژنەوەیەکی کردووە لە ساڵانە 4 ملیارد دلار لە میدیای کوردیا سەرفەکرێت خەرجەکرێت لە باشووری کوردستانە ئێمە خاوەنی سەروەری زۆر گەوری ئێمە یەکەم میلەتی نەسەر ڕووی زەویە کە یەکەم ڕۆژنامەمان لە خاکی تاراوگە و لە غەریبایەتیە دەرکردو یەکەم میلەتی نەسەر زەویە کە میرەکانی ئێمە ڕۆژنامەیان دەرکردو میر لە هەموو وڵاتێکی دنیا لە مێژووە میرەکان خەریکی ڕابواردن و سیر و سەفا و گەڕانی خۆیان بوون بەڵام میرەکانی ئێمە لە کاتی ئاواری و لە دەربەدەریا کە میرنشینەکانیان بۆ چۆن ڕۆژنامەیان دەرکردو ئەمەوە
یەکەم میلەتی نەسەرزەویە کە مەلیکی کوردستان لە ئەشکەوتی جاسنیا بانی حەقی دەرکردووە کە تۆ میلەتێک خاوەنی ئەم هەموو سەروەریە بێت دەیانی وەکو حوسێن حوزنی مکریانی و پیرەمێرد و گۆران و مستەفا پاشای یاموکی و حسێن نازم و ئەمانەمان هەیە کە یعنی ئەتوانە بڵێم نقطەی سەروەرین لە تاریخا بەڵام بۆ ئێستا گەشتینە ئەم حاڵەتە ئەوی قسەکی تۆ زۆر ڕاستە ئێستا کاتیەوە هاتوو کە یەک مراجعی قوڵی نەفسی خۆمان بکەینەوە ئەبێ میدیامان هەبێ میدیایەکی بەرپرس ئەبێ میدیایەکمان هەبێ نیشتیمانی بیرکاتەوە میدیایەکمان هەبێ بە نیشتیمانی هەواڵ بڵاوکاتەوە میدیایەکمان هەبێ بە ڕەش بڵێ ڕەش بە سپیش بڵێ سپی ئەو پارەپولەی کە خەرج ئەکرێت لە میدیا بەداخەوە ئەڵێن بەشی هەرە زۆری بە هەدەر ئەچێتە خانەی ئەو خانەی کە پێوتر بەرژەوەندی تاک و بەرژەوەندی لایەنی دیاریکراوە نەخێر من 227 ساڵ لە سەرڕاڵدانی یەکەم یاد لەسەر چاپکردنی یەکەم ڕۆژنامەی کوردی لە مێژووی ئێمەی کووردا نەک من تۆش بینەریش هەموو کەسێک لە بارودۆخی ئێسەی میدیای کوردی ڕازی بە ژمارە زۆرمان هەیە بەڵام بە کوالیتی و بە گەیاندن و بە ڕاقیبوون و بە جوانی و بە ئەوەی کە پێوتر پاڵکی و پوختی و نەتەوەی و میلەتی و نیشتیمانی و نەم خاڵانە هەمووی هاتوونێتە دەرەوە تاکوتەرا چەند کەناڵێکمان هەیە هێشتا مۆرکی کوردەواری خۆی لە دەستنیەوە ئەوش چەند لە پەنجەکانی دەستێک تێپەڕناکە جگە لەوانە ئەوانەی کە هەر هەمووی لە پێناوی ئایدۆلۆژیای سیاسی حیزبی بازرگانی بازاڕی بزنسی لەگەڵ ڕێزم در و دەلەسە و هەڵخەڵەتاندنی لایەنی بەرامبەرکارەکەن هەموو میدیایەکیش بەخۆیە لە من میدیایەکی پاک و پوختم بەڵام نە وەرە سێرکە ئەگەر ڕاپرسێ لەناو خەڵکا بکەی بزانێت تاکوتەرا چەند میدیایەکی کەم لەبێت لە کوردستان ئەماونەتەوە ئەوانی کە لە ئاستی پێویستانین و ئەوەش لەو ئاسەشانین کە ئەو پارەی پولیتی ئاخرجەکرێت بە فەقیرەکان و بە هەژارەکانی کوردستان بدرێت زۆر زۆر شەریفانەتر و جوانترە میدیا نەکەر ئەوەش بابەتی کاری میدیا ینی بابەتێک نییە ئێمە جیای بکەینەوە دەسەڵات لە میدیا بە پێچەوانەوە من وایە بینم کە دەسەڵات و میدیا ئەبێت زۆر نزیک بن ئەبێ زۆر پێکەوە کارکردن هەبێ چونکە ئەگەر بێت و ئەنی ئەگەر کارکردنەکە پێکەوە نەبێت بەو شێوازە ناڕواکە میدیاکە ئێوە و لە هەمان کاتیشە دەسەڵات و حکومەت پامەکانیان ناگات ئەو دەسەڵات و حکومەتی کە سەرکەوتووە ئەو دەسەڵاتەیە کە ئەتوانێت میدیاکە بەکار بێنێت لە پێناوی ئەوەی کە ئەو کارانی کە ئیکات چییە و ئەو پەیامانی کە ئێوە بیگەێنێت چییە بۆیە ئەمانە هەمووی پێکەوە تەواوکەری یەکتریە بەتەکیید حکومەت پێویستی بەوەیە کە بەردەوام میدیا چاوی حکومەت بێ ئێمە زۆر جارەڵین میدیا دەسەڵاتی چوارەمە بەڵام کاتێکە بێ بە دەسەڵاتی چوارەم کە بتوانێت ئەم لایەنانی هەمووی کۆ کردبێتەوە و دەسەڵاتی ئەوەی هەبێت کە گۆڕانکاری بکە و قسەی خەڵک یاخود داواکاری خەڵک بگەێنێ بە حکومەت و لە هەمان کاتیشە حکومەت بێنێتە سەرخەت کە کار بکات بۆ خەڵک بۆیە میدیا لێرا پردێکی پەیوەندی زۆر گرنگە بەڵێ ئەتوانێت دەسەڵاتی چوارم بێ وتوانێت دەسەڵاتی چۆنەڵی سێم و دووەمیش بێ ئەگەر بێت و بتوانێت ئەو کاریگەریە دروست بکە و ڕای گشتی دروست بکە و دەنگی جەماوەەر بێ و لە هەمان کاتیشە ئەو پردە پەیوەندیە بێ لە نێوان خەڵک و دەسەڵات و کار بکە بە فعلی بۆ خەڵک میدیا و دەسەڵاتیش پەیوەندیەکی دروست نییە پەیوەندێکی پیشەگەرانە نییە لەبەر یەکەوتنایە و پەیوەندیەکە بە چاوی دوژمنکارانە لە یەکتریاڕوانن لە کاتێکە ئەوایە ئەم پەیوەندیە پەیوەندی هاوبەرپرسیارەتی بواە دەسەڵات بە چاوی گومان و بە چاوی موامەرە و بە چاوی دژایەتیکردن سەری ڕۆژنامەوان و دەستگا ڕۆژنامەوانەکەی نەکا بەڵکو بە پاڵپشتی خۆی بزانێت لەوەی کە گەندەڵیەک کەم و کورتیەک ناڕێکیەک پێشرکاریەکە بێ ئەم بیخاتە بەرچاوی و ئیشی ئەمیشە وەکو دەسەڵات بە دووادات چوونی بۆ بکە بەڵام بەداخەوە ئەو پەیوەندی لە هەرێمی کوردستانە نییە ساڵانی نەوەدەکان میدیای ئەهلی کەم بوون میدیاکان بە شێوەیەکی گشتی میدیای حزبی بوون و ئەو ناوەندانەی کە چاودێری دۆخی ئازادی میدیاشیان کردو زۆر کەم بوون ژمارەیان نەتوانراوە هەموو ئەو پێشلکاریانی کە لەو کاتەدا ئەکرێت بە دۆکۆمنتی بکەن بۆیە هیچ بەڵگەیەک نییە کە لە ساڵی نەوەدەکان لە ساڵی تەنانەت تا ساڵی 2000یش چەند پێشلکاری کراوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و بەرامبەر بە ئازادی میدیا بە دۆکۆمنت نەکراون ئەم پێشلکاریانە بۆیە ناتوانین ئێمە ئێستا تەقیمی بکەین بڵێن کە ئەو کاتە باشتر بۆ لە ئێستا و ئێستا باشترە لە ڕابردوو بەڵام لە دوای ساڵی 2000ەوە کە دروستبوونی ڕۆژنامەی هاوڵاتی و سەرەتایەک بۆ دروستبوونی میدیای ئازاد و میدیای سەربەخۆ ئەمە وای کرد کە جۆرێک لە جۆرەکان
گۆڕانکارێکی نەوەی بێت لە هەرێمی کوردستان بۆی کە میدیا ئەهلی دروست بوو و ئەمەش وای کرد کە بەداخوانە پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زیاتر بن و بوونی ڕێکخراوەکانیش کە چاودێر بوون بەسەر دۆخی ئازادی ڕادەربڕینەوە هەستان بە دۆکمنتکردنی و پێشێلکاریانی کاگرێ هەموو ئەمانە دەری خستن کە پێشێلکاریش هەیە بەداخەوە لە هەرێمی کوردستان لەگەڵ دروستبوونی میدیا لە هەرێمی کوردستان بێگومان پێشلکاریشە بۆ بەڵام لە ساڵی 90ەکان توانە بڵم تۆمان نەکراون بەڵام ئێستا ناوەند و ڕێکخراو هەن کە ئەو پێشلکاریان تۆما دەکەن بۆ ژماری پێشلکاریەکان بەچاو دەرم دەرخۆی لە تۆمەتە هەمان تۆمەتباری بۆ میدیای نیشتمانیمان دروست نەکردوتەوە ئێستا ئەمە یەک هەر لە ژینگەی سیاسی و هەر لە دەسەڵاتی دادوەری و هەر لە دەسەڵاتی میدیایی و هەر لە خەڵکە و هەر لە ڕۆژنامەنووسانەوە هەر لە دایک و باوکی ئەو مناڵانەی کە مناڵەکانیان بەخێوەکەن بڕۆنە کۆلێج و پەیمانگەکانی ڕاگەیاندن ئەمە تۆمەتبارین تا ئەم دەقەیە بۆ نەمان کرد پرسیارەکە میژەوەیە لەبەرەوەی کە سەرقاڵ بن بە ئیشوکاری ترەوە ئەی ئێستا توانین بیکەین بەڵێ ئێستا توانین بیکەین بۆچی ناتوانین بیکەین یعنی جەزیرە کە کەناڵێک دروست بوو ڕاستە زۆر نەتەوەی بیرەکاتەوە بەڵام لە میرێکی قەتەرەوە دروست بووە BBC تعبیر لە ڕێی حکومت ناکات بەڵام تعبیر لە ڕێی شعبی بەریتانیا کات بە میلەتی بەریتانیا و کەسیش ناتوانێت پێی بڵێ هەواڵەکانە دوانی و درۆی ئەمان بۆ لەبەرەوەی خەڵکی لەسەر درۆ ڕانەهێناوە ئێمەش دەتوانین ئەمەش لە حاڵەتیوە ئەتوانین ئەگەر بێت و ئەو هەوڵەی کە لە ساڵی 2000 دروست بوو بە ناوی میدیای ئەهلی و ئەگەر تۆزێک بەرگری زیاتر بکرایە خۆیان هەڵنەوەسیایە بە تایبەتی بە بزوتنەوەی گۆڕانە کە ئەتوانم بڵێم لەگەڵ خۆیان کە ڕۆشتە ناو حکوومەتەوە میدیای ئەهلی بردە ناو حکوومەت ئێستا میدیایەکی تر هەبوو پیانەوت میدیای ئازاد بەڵام میدیای ئەهلیەکەش چەند ساڵێک بڕی کرد لەبەرەوە ئەو ئەزمونە بێ بۆچین چەند ساڵێکی کات تا میدیایەک دروستکەین نیشتیمانی بێت میدیایەک بێ کوردستانی بێت نەتەوەیی بێت دیاربەکر و هەڵەبجە و کرماشان و ئەفرین بە شاری خۆی بزانێت نەگەوەی تەنها من پەخش بکەم بۆ گەڕێکێکی دیاریکراو بۆ شارێکی دیاریکراو و لە باکووری کوردستانیش لە ڕۆژاوە و ڕۆژهڵاتی کوردستانیش قەت و ئام بکرێ خۆمی تێنەگەێن ئەمە یەکێک لەو کێشانی کە ئێمە ناتوانین لەم دەست و بردە و لەم کتوب ڕیابین بە خاوەنی ئەو میدیا نیشتیمانی کە بە کوردستانی گەورە میدیای بە بۆ کوردستانی گەورە بەڵام بەداخەوە ئێمە ئەگەر بڵین بۆ میدیایەکی نیشتیمانیمانیە ئێستا بۆچی بەڕاستی هۆکارەکان زۆر زۆرن یعنی ناتوانانی دەست بقیتە سەر ئەوەی بڵی تەنها یەک هۆکارە بەس من نتوانم بڵێم کە هەرگیز میدیایەکی نیشتیمانی دروست نابێ ئەمە ڕەشبینی نییە بەڵام نابێت لەبەرەوەی کە ئێمە بێ واقعبینانە سێری بابەتەکان کەین سێری کۆمەڵگەکەمان بکەین سێری چواردەوری خۆمان بکەین لە هەموو جومگە و لە هەموو لایەنەکانەوە ناکرێ میدیایەکی نیشتیمانی لەم دۆخەیە دروست ببێ چونکە دۆخەکە خۆی بۆ خۆی قەیراناویە دۆخەکە خۆی بۆ خۆی لە شڵەژانە چۆن ئەکرێت میدیایەکی وەهابێ ڕاستە لەوانەیە لە هەندێک لە پرسە نیشتیمانیەکان زۆرێک لە دەستگا میدیایەکان یەک بگرن تایبەت بێت بە بابەتێک کە پەیوەندی بە کوردستان و نەتەوە و زۆرێک لەو بابەتانی کە نیشتیمانین بەڵام ناکرێ میدیاکە هەموو کارەکانی نیشتیمانی بێ چونکە لایەنی میدیا سیاست و لایەنی ئابووری ئەی بابەڕێوە و زۆر جار لایەنی ئابوووریەکە لە لایەنە سیاسیەکەشی بردۆتەوە ناکرێت مؤسسەیەکی ئەعلامی زۆر پرۆفیشنەڵ و گەورە و هەبێ لایەنی ئابوووریەکی لاوازە هەبێ یاخود نەو بێ بۆیە فەشە لە هێنێ لە یەکێک لە مەرحەلەکانە و دوجاریش تۆ مادەم پێویستە بەو دعمە مادیە هەیە بەتەکید ئەبێ بکەویتە ژێر کاریگەری ئەو لایەنەوە کە سپۆنسەر دەکا ئەجا دروست نەبوونی میدیایەکی نیشتیمانی کە هەموو دەنگ و ڕەنگەکان تیا ڕنگ باتەوە بازاری ئەم جۆرە دەستگا سیخوڕی و دامەزراوە جیاوازانی حزبی دەسەڵات ئەبڕێ وەگەرنا لە کوردستانە ئێمە بە ئاعترافی حزبە کوردیەکان بە ئاعترافی هەموو ئەوانەی کە لە کایەکە ئیشەکەن لە ساڵ 95 بەرەو سەری میدیاکان لەلایەن یا حزبەکانەوە یا دەستگای نێو حزبەکان یا کەسایەتی نێو حزبەکانەوە ئاڕاستە دەکرێن و وەکۆڵێ پارەدارەکرێن ئەگەر بیانەوە میدیایەکی نیشتیمانی دروستکەن ناتوانن هەموو ئەم میدیانەی کە پاڵپشتیانەکەن هەموو ئەم میدیانەی کە سەپۆرتیانەکەن لە ڕووی مادی لە ڕووی معنەوی بە زانیاری بە بابەتی لۆجستیکی بە سەرچاوی مرۆیی ناتوانن ئەمانە کۆنتترۆلکەن و لە یەک شوێنە یەکی بکەن بۆ ئەوی میدیایەکی نیشتیمانی دروست بێ ئەتوانن بەڵام یەک وەکۆڵێ ئاراستە و ئیشکردنی حزبی ڕێگەیان پێنایە دوو ئێستا لە دەرەوەی حزب سیاسەکان لە دەرەوەی کارکتەری سیاسەکان هەندێک بازرگانیشمان پێیا بوون کە پێویستیان بە میدیایە میدیا دروستەکەن لە پێناو ئەوەی کە بازرگانی لە کوردستانە ئەو بازرگانی کە ئەوەی کە ئیبراز بکرێ و
جۆرێک لە بازارسازی بۆەکەن و ئەوانیش بەرژەوەندیان لەوەیان نییە کە میدیایەکی نیشتیمانی دروست بێت. دروستبوونی میدیایەکی نیشتیمانی بە بڕوای من زۆر ئاسانە ئەگەر بمانەوێ، ئەگەر حکوومەتێکی نیشتیمانیمانە بێ، ئەگەر پەرلەمانێکی نیشتیمانیمانە بێ، ئەگەر سیستمێکی دادگا و دادوەری نیشتیمانیمانێ. تۆ نە پەرلەمانەکەت نیشتیمانیە، نە حکوومەتەکەت نیشتیمانیە، نە دادگاکەت نیشتیمانیە، چاوەڕوانی دروستبوونی میدیایەکی نیشتیمانی نابێ بکەیت. مصطلحی میدیای نیشتیمانی بن پێم وایە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و عێراق وەرەمی کوردستانیش قورسە میدیایەک بە میدیا بەداوە حقیقەتی خۆی کە میدیای نیشتیمانی دروست بکرێت بە حکومی کە بۆ تەجربەی ڕابردووشمانە میدیای نیشتیمانی بێ پارەکەی سەرچاوی پارەکەی دیاریکراو بێ و سەرچاوی پارەکەی لە یەکێک لە مؤسساتی دەوڵەتەوە بۆ تەرخان کرابێت کە ئەمە گرفتمان هەبوو لە ماوەی ڕابردوو چ لە حکومەت چ لە هەرێمی کوردستان چ لە عێراق نمونەی من هەبووە کە سەرکەوتوو نەبوون ئەم میدیا نیشتیمانیە لە بە حکومی کە ئەحزابی سیاسی یاخود حزب پارتە سیاسەکان و حزب تێکەڵی هەموو سێکتەرەکانی کۆمەڵگە بووە نات قورسە مؤسسەیەک دروست بکەیت کە بە پارەی دەوڵەت بڕوا بەڕێ و لە کاتێکا دەوڵەتە چەند پارتێکی سیاسی تایدا باڵا دەستن بتوانن میدیایکی نیشتیمانی دروست بکرێت. بەڵام مەفهومی میدیای نیشتیمانی بەوەی کە گوتارێکی نیشتیمانی هەبێ پێم وایە ئەمە تەندروسترە بۆ هەرێمی کوردستان لە بۆ ئەم واقعی ئێستا کە ئێمە مشکلەمان هەیە لەوەی کە میدیاکانمان نەیانتوانی وەک پێویست لە هەندێک بۆ نەدا خطابێکی نیشتیمانی یەکگرتوو هەبێ. نمونەمان هەیە، نمونە لە کاتی داگیرکاری ئەفریندا بینیمان بەداخەوە هەندێک میدیا وەک پێویست ڕۆماڵێکی پیشەیی خۆیان نەکرد و هەندێک میدیا بوو خراپ لەسەر بە شێوازێکی خراپ مامەڵیان لەگەڵ ڕووداوەکاندا کرد لە ڕووداوی ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد بە هەمان شێوە بینیمان و زۆر بۆنی کرد تەنانەت نەکمینە سەر ئەم بابەتە گەورەکان و بابەتە سیاسیەکان لە کاتی ناڕەزایەتەکان بە نمونەی خۆپشاندانەکانی مانگی شوباتی ڕابردوو کە لە شاری سلێمانی هەبوو ئەو مامۆستا ئەو فەرمانبەرە بەڕێزانی کە مانیان کردبوو کەم تا زۆرگەریشی بێت تەقییمێکی میدیای کوردی بکردای هەموو میدیاکان ڕووماڵیان کردبوو کەم تا زۆر بوو، بەڵام گرفتەکە لەوایە کە چۆن ڕووماڵی دەکەیتەوە لێرەدا. بۆیە بە بڕای من خیتابێکی نیشتیمانی یەکگرتوو پێویستە بۆ ئێستای میدیای کوردی کە بە ئەمەش کە کاری بەتەنە ئەمە بە کاری تەنها میدیایەک نییە بە خودکاری دامەزراوەی نە پێڵ و پێویستی بە دەستەجەمعێکی بووی کە کۆمەڵێک ناوەن پێکەوە کار بکەن بووی کە چۆن ئەم واقعی کە ئێستا هەیە گۆڕانی بەسەردا بێت. قەیرانێکی دروست کرد و پێڵن قەیرانی زۆری و بۆری. کەناڵمان زۆرە بەڵام کوالیتیان نزمە، کەناڵمان زۆرە بەڵام پەیام پەرت پەردەگا، کەناڵمان زۆرە بەڵام سێرەکەی کەناڵەکان لە ئاستی پێویستە ئەتوانم بڵێم ینی پەیامەکەیان بەرز نییە، پەیامەکەیان ڕاقی نییە، پەیامەکەیان پاک و پوخت نییە. ئەمانە هەمووی ئەو کێشانن کە ئێمە ئێستا لە چەند ساڵی داهاتوە لەوەتی سوشال میدیا دروست بووە بە قەیرانانەوە ئەناڵێنین بەڵێ لەجاتێک تو باسی قەیە قەیرانەکە من باسی سەدنەوە قەیرانن. بەدەر لەوەی هەواڵی فەیک و هەواڵێکە دروستکراوە یاخود هەواڵێکە کە تۆ بڵاوی ئەکەیت تۆ خەڵک پێزانێ، بەڵام زۆر بابەتیش هەیە کە تۆ ئەی شاریتەوە ئەمەش جارێکی تر بەشێکە لەوەی کە جەماوەرەکەت ئەزانەیە کە تۆ باسی ئەم بابەتە و نەکردووە کەواتە لایەندارێتیت هەیە بۆ لایەنێکی تر. ئەمە بۆچی بۆ من نمونەیەکی بەسیط بوو، ئەتوانین چەندی نمونەی تری میدیاییمان هەبێ و لە ناو کوردستانیشە دۆخەکە ئەمنە ئاڵۆزە. ئێمە سێرکین ئەم هەموو کەناڵەمان هەیە، ئەم هەموو دەستگای میدیاییەمان هەیە، یعنی بە جۆرێک ئەمنە زۆر بووە بۆیە زەحمەتە کە بتوانرێت ئەم هەموو پەیامانە ڕێک بخەیتەوە. بەڵام لە دوای ڕاپەڕین لەگەڵ ڕاپەڕین و دروستبوونی پەرلەمان و حکوومەت و ئەوانە ئێمە یاسای حزبە کوردستانەکانمان هەیە کە ژمارە حەفەی ساڵ 1993 بە پێی یاسەیە فرلایانی حزبی لە کوردستانە چەسبا و حزبی زۆر دروست بوون و ئەم حیزبانە شەرێکە و میدیای هەبوو. ئەم فرە حیزبی و فرە میدیایە وای کرد پانتایی ئازادەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری بەرفراوان بێ. بەڵام ئەم فراوان بووە فراوانبوونێکی چۆنایەتی نەبوو، بەڵکو چەندێتی بوو، لە ڕوژمارەوە بوو. بۆ نمونە 10 کەناڵ 100 کەناڵ دروستەکرا، ئەم 100 کەناڵە یەک شتێوتەوە، یەک سیاسەتێ بوو، یەک بەرنامەیە بوو کە تەقلیدی میدیاکەی حزبی باسی عەرەبی ئیشتراکی بوو. لە کاتێکا مەفروض وایە تۆ 10 کەناڵت هەبێ 5 کەناڵت هەبێ، بەڵام 500 ئاڕای جیاواز 500 دەنگ و ڕەنگی جیاواز تەیە ڕووبەیە. بۆیە هەندێک چەمک لە کوردستانە بە بەرنامە شێمرران، یەکی لەوانە ئازادی دەربڕین، یەکی لەوانە ئازادی ڕۆژنامەگەری، یەکی لەوانە دیموکراسی، یەکی لەوانە دەستی دەسەڵات کە ئەمانە کورتکرانەوە بۆ ناو حیزبەکان، بۆ ناو ئازادی حیزبی و مافی حیزبی و میدیاکانیش ناچار کران لە جاتێوی قسە لەسەر پانتایی سیاست بکەن بە
گشتی لە هەرێمی کوردستان هاتن هەموو تەرکیزیان لەسەر حیزبی کوردی بوو لەنێو حیزبە کوردەکانیش لەسەر کەسایەتیەکان بۆیە دەمەقاڵە و شەڕ و چەلەحانەی نێوان دوو سیاسی بوو بە ماشێتی گەورە بوو بە بابەتێکی زۆر گرنگ بەلای میدیاکانە و تۆپ نیوزەکانیان بوو لە گەشتی هەواڵەکان هەموو ئەوەی کە باست کرد و ئەگەر بینە سەرەوەی کە پێش ئەو بینە سەر ژمارە زۆری میدیا کە ئێستا جۆرێک لە جۆرەکان گلەی هەیە بۆی زۆرجار ئەو پرسیارا بیسین کە وەک گلەیەک ئەو ئەکرێتم پرسیارە کە ژمارەی زۆر لە میدیا لە هەرێمی کوردستان هەیە کە چۆن ئێمە پێمان وایە زۆری لە ژماری میدیا ئەمە حاڵەتێکی تەندروستە و شتێکی باشە کە لە وڵاتێکدا کۆپەڵێکی زۆر مۆساتی ئەعلامی هەبن کاری میدیایی خۆیان بکەن بەڵام ئێمە گرفتەکەمان لەوەدایە کە میدیا ئەم فرەڕەنگی کە باسیەکەین فرەڕەنگیکی ڕاستەقی نەبێت ئایا فرەڕەنگیکی ڕاستەقینەیە یا خوشتێکی موزەیەفە بەداخەوە بەشێکی زۆر لە میدیاکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە یان ناڕاستەوخۆ هی سەر بە پارتە سیاسەکانن سەر بە کۆمپانیاکانن و میدیا ڕاستەقینەکە ژمارەیان زۆر میدیای سەربەخۆ ژمارەیان زۆر کەم بۆتەوە ئەمە یعنی فرەڕەنگیکی هەڵخەڵەتێنەرە کە گزارش لە فرەڕەنگی ڕاستەقینە ناکات و لەگەڵ ئەوەشدا هەموو لایەک متفقی لەسەرەوەی کە فەوزایەکەیە جۆرە لە جۆرەکان فەوزایەکەی کە ئەمەش ئێمە پێمان وایە ئەمە نەتیجەیە ئەبێ ئێمە باس لە هۆکارەکەی چی هۆکارە بۆ ئەمە هۆکارەکەی ئەو پارە سیاسی کاتۆنەوە میدیاەوە بەداخوارە میدیاکان بەشێکی زۆریان وەکەوی باسمان کرد بە شێوەی ڕاستەوخۆ بێت تا ڕاستەوخۆ سەر بە پارتە سیاسەکانن و پارەی سیاسەکان هاتۆتە ناو مەیدانەکە و میدیاکان بە پارەی سیاسی بڕن بەڕێوە کاتێک کە بەرپرسێک کەسێکی سیاسی پارتێکی سیاسی پرۆژێکی میدیایی زەبەلاح کە هەندێک پرۆژە هەیە کە باس لە 50 میلیۆن دلارەکەن بۆ پرۆژێک سەرخانەکە ئەماش لی ئەوە نییە کە کۆمەڵێک پێوەر و مەعایر هەبێ ڕەچاوی کات بۆ ڕەنگە لە کاتی ڕووماڵە ئاسایەکە لە کاتی بەخشی ئاسایی خۆیدا ڕەچاوی ئەو بابەتانەکە بەڵام کاتێک کە ململانەکان تون دەبنەوە ئەم میدیا بەکاردەهێنرێت بۆ بەژۆتی تایبەت ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە لە پیشەیبوونی خۆی لابدات میدیا و ئەو پێیان ڕاستەقینەی کە میدیا هەیەی نەتوانێت بیگەێنێت ئەگەرنا ژمارەی زۆری میدیام پێم وایە حاڵێکی تەندروستە بەڵام بەداخەوانەیە ئەو پارە سیاسی کە هاتۆتە ناو میدیاوە ئەو پارە سیاسە هۆکارە بۆ ئەوەی کە میدیاکان نەتوانن پیشیانەکاری خۆیان بکەن ئێمە جێی پرسیارێکی زۆر قورسە ئەمە کە بۆچی لە کاتی پێشکەوتنی تەکنۆلۆژیا بۆچی لە کاتی زۆری پارەیە مامۆستایەکی زانکۆ توێژنەوەکی کردووە لە ساڵانە 4 ملیارد دلار لە میدیای کوردیا سەرفەکرێت خەرجەکرێت لە باشووری کوردستانە ئێمە خاوەنی سەروەری زۆر گەوری ئێمە یەکەم میلەتی نەسەر ڕووی زەویە کە یەکەم ڕۆژنامەمان لە خاکی تاراوگە و لە غەریبایەتیە دەرکردو یەکەم میلەتی نەسەر زەویە کە میرەکانی ئێمە ڕۆژنامەیان دەرکردو میر لە هەموو وڵاتێکی دنیا لە مێژووە میرەکان خەریکی ڕابواردن و سیر و سەفا و گەڕانی خۆیان بوون بەڵام میرەکانی ئێمە لە کاتی ئاواری و لە دەربەدەریا کە میرنشینەکانیانە بۆ چۆن ڕۆژنامەیان دەرکردو ئەمەوە یەکەم میلەتی نەسەر زەویە کە مەلیکی کوردستان لە ئەشکەوتی جاسنیا بانی حەقی دەرکردووە کە تۆ میلەتێک خاوەنی ئەم هەموو سەروەریە بێت دەیانی وەکو حسێن حوزنی موکریانی و پیرەمێرد و گۆران و مستەفا پاشای یاموکی و حسێن نازم و ئەمانەمان هەیە کە یعنی ئەتوانە بڵێن نقطەی سەروەرین لە تاریخا بەڵام بۆ ئێستا گەشتینە ئەم حاڵەتە ئەوی قسەکی تۆ زۆر ڕاستە ئێستا کاتیەوە هاتوو کە یەک مراجعی قوڵی نەفسی خۆمان بکەینەوە ئەبێ میدیامان هەبێ میدیایەکی بەرپرس ئەبێ میدیایەکمان هەبێ نیشتیمانی پیرکاتەوە میدیایەکمان هەبێ بە نیشتیمانی هەواڵ بڵاوکاتەوە میدیایەکمان هەبێ بە ڕەش بڵێ ڕەش بە سپیش بڵێ سپی ئەو پارەپولەی کە خەرج ئەکرێت لە میدیا بەداخەوە ئەڵەم بەشی هەرە زۆری بە هەدەر ئەچێتە خانەی ئەو خانەی کە پێوتر بەرژەوەندی تاک و بەرژەوەندی لایەنی دیاریکراوە نەخێر من 227 ساڵ لە